خۆپیشاندانێکی ڕێکخراو بوو، دوور و درێژ بوو، کاریگەری لەسەر بارودۆخی سیاسی کوردستان کرد. ئەلبەتە هۆکاری سەرەکی ئەو خۆپیشاندانە سیاسی بوو، نە لەسەر گەندەڵی بوو، نە لەسەر بارودۆخی خراپی ئابووری بوو. سیاسیەکە هۆکاری دەرەکی هەبوو، ئەو کاتە بەهاری عەرەبی دروست بوو لە وڵاتە عەرەبیەکان، عێراقیش شەرقی وەکو وڵاتێکی عەرەبی، وەکو وڵاتێکی شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خاوەنی سیستەمێکی نادیموکراتی و نادەتپەروەرە، لە هەرێمی کوردستانە متئەسیر بووین بە بەهاری عەرەبی. ئەمە خاڵێکە. خاڵی دووەم ناکۆکیەکی تند و تیژە بوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا. یەکێک لەو ناکۆکیانەوە بوو کە ئەو ناکۆکیانە وای کرد کە بزوتنەوەی گۆڕان مافیەوەی هەبوو لە عێراق وەزارەتێک وەربگرێ، پارتی نەهێشت، بەتایبەتی کاک مەسعود نەهێشت، بەهۆی ئەو ناکۆکیانەی کە لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان هەبوو لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان. و پارتی دیموکراتی کوردستان هەندێک سیاسەتی هەبوو دەرهەق بە سلێمانی، لەلایەکەوە ئەیانوت ئەگەر خەڵکی سلێمانی دەنگمان باتێ ئێمە وەکو هەولێر خزمەتی سلێمانیەکەین. لەلایەکی کەشەوە ئەومان بیر نەچێت کە هەندێک ڕێوشوێن گیرایە بەرامبەر بە میدیای ئازادی ئەو کاتە، بەرامبەر بە ڕۆژنامەکانی ئاوێنە، بەرامبەر بە هاوڵاتی، بەرامبەر بە ڕۆژنامەی ڕۆژنامە. پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی سکرتێری ئەو حیزبە سکاڵای دژی ئەو ڕۆژنامانە بەرز کردبووە و داوای مەلاین هینیە کرد، دیناریە کرد خەسارەت. و من ئەو کاتە وتارێکم نووسی باسیەوەمە کرد فازڵ میرانی لە سەلاحەدینەوە بردومانی سلێمانیەکە. ئەمانە هەموو وای کرد کە ئیتر خەڵک ناڕزاییەکانی وردە وردە زیاو بکە. ئەوە بوو لە حەڤەی شوباتە کۆمەڵی چالاکوان مۆڵەتیان وەرگرت بوو بۆ ناڕزایی دەربڕین، کە چوونە بەردەم بارەگای لقی پارتی دیموکراتی کوردستان، لقیان بەردباران کرد، لقیش بە گول لە وەڵامیدان.